السعری پێویستی نییە ڕۆژانە گۆڕانکاری زۆری بەسەرایەت مەسەلەن هەمووی ئەزانێ ینی ڕۆژێ دۆلار بەرزە و ڕۆژێ دابەزێ سعری سابتی نییە لە سەرەتای بەرزبوونەوە ئەو کاتێک کە دۆلار لە 125 بوو بڵێن بەرزەوە بوو دۆلارێکی زۆر زۆراتە بازارەوە یعنی خەڵکی دۆلارێکی ئێجگار زۆری هێناوە دە بازارەوە بەلایەنی کەم بەس لە شاری کەلارە لەوانەیە چۆن بڵێن 100 دەفتەر دۆلار هاتبێتە کەلارەوە بۆ دوکاندارەکان تکایان لێ یەکەم دۆلار نەفرۆشن دۆلار لەم سعرانە ئێمە زۆربەمان نەزانین لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئاگامان لێ بانقی ناوەندی ئەڵێ من بە 146 دۆلارە خەمە بازارەوە هەتاوەکو ئێسەش بە 146 دۆلارە خاتە بازارەوە یعنی خەڵکی خۆمانیان گەڵا بە 140 ئەفرۆشن بە 141 و 42 ئەفرۆشن بەخوا لەو قەنەعەتانیم دەستیان کرد دەبگاتەوە بەو سعرە من زەلام ئەناسم 1.5 ملیۆن دۆلاری فرۆشتووە لە 125 1.5 ملیۆن دۆلاری فرۆشتووە لە 125 کە ئێستا 144 و نیوە تقریبا 7 دەفتەر 8 دەفتەر زەرەرەکە تسويق يا باشا ما عاد لك اللي تبقى بەرزبوونەی بای دۆلار لە ئێستا بۆتەوە کارێکە فرۆشی ڕۆژانە کەم بێت ئێمە ڕۆژانە بە دیناری عێراقی مامەڵاکەین بەڵام کەچی ئێمە ئەبێت پارەی جوملەکان هەمووی بە دۆلار بینەوە ئێستا ئەوەی دوکاندار بێت کە ئەگەر قەرزی لا بێت لە زەرێکی زۆر گەوردایە ئەتوانین بڵێ ئەم ماوەیە کوجاران بازار نەماوە خەڵک جاران ئەگەر موبایلێکی بە 100 دۆلار بکڕایە 124,000 دیناری عێراقیە کرد بەڵام ئێستا بێت 150,000 دیناری عێراقی بێت یان 145,000 حکوومەت عێراق لێگەین بە 150,000 بەڵام ئێستا لە بازار و 147 و 143 و ئەو جۆرانەیە بەڕاستی تاکو بڵێ کاریگەرێکی زۆریە بووە لەسەر بازار خەڵک جاران ئەهات بە نمونە درعێکمان ئێمە بە 2000 بە 3000 ئێستا کە دۆلار بەرزە بۆ ئێمەش ئەبێ سەیری دۆلار بکەین و لەبەر ئێمە بەنی کە بە جوملە ینی بە دۆلارە ینی ئەوێ بە دۆلارش بینەوە یعنی شتەکان کاریگەری دۆلار کاریگەری زۆر زۆر خراپیە بووە لەسەر بازار و جاران خەڵک ئاهات ینی سەیری وەزعی یەکرد وەزعی خۆش بوو ئاهات کەڤەری موبایلێ گۆڕی بۆنە درعکی موبایلێ گۆڕی جاران باشتر بوو لە ئێستا کە دۆلار بەرزۆ بووە نرخی هەموو شتێکی گۆڕیوە ئەوە بە 12 بە 4,000 چای بە 25,000 بە 30,000 کاتۆری چای بە 30,000 بەخوا کاکەش کار نییە و نییە و کارش نییە و هەم لە کرێخانی مانگی 200,000 دەم حەماڵیەکەم بەخوا ئەمڕۆ 2,000 نەکردو ئەو 2,000 نەکردو پێشۆ باشتر بوو بەبەرە وەڵا پێشوو ڕۆژەی 15,000 مەبوو 20,000 مەبوو سەنی نا بەخوا نییە بەخوا ئەمڕۆ ژیانم ئەربانەی حەماڵیەکەم و هەرەوەی والله برابر ڕێزەکەم پێش ئەمشە هەر قەیرانێک بوو لەوەنەی نەهاتنی موچە و گرانبوونی بازار و ئەمانە هەر بازار خۆی کەس بوو زۆر زۆر فەرقی بوو لە تەک بێژن بۆ نمونە ساڵە لە بەلە ئیسا ئێمە ساڵە بەرسە زۆر بوو لە بوونەکانە هەر خەیاتەر کەرپەکانی لێمانگرن نەداوە بەڵام ئێستا هیچ بە تایبەتی دۆلار وای لێ هاتووە کابرا دۆلار لە 125 ئێستا حال حازر 10 دقه لە 144 و نیمە ئەنی 145 کابرا پێی ناکرێت 50 ڕۆژارێک گەر مەعاش وەرگێ هەر ناگێتە مەسروف ناو مناڵەکانیە هەر ناگێتە خواردن مناڵەکان نەک چ جای کەلپەلی ئەگەر بێ بیسییان نەیسێنێ بەڕاستی زۆر 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 تەئسیری کردێ و یعنی حکوومەتش زۆر بێمنەتە بەرامبەر بە ئەم خەڵکە بەرامبەر بە ئەم ڕعدەی کە لە ژێر دەسێتی هیچ باکی نییە پێی گوێیشی پێ نادا حەزی ئەگە گرانی بێ خەڵکە مرێ نامێنێ برسیەتی چەنەها بڕۆ محکەمە زانی چەنە حاڵی جیابوونە و تەلاقەیە گشتی سەبەبەکەی بێ بازاڕی و بێ موچەی و ئەمانێ بەرزی و نزمی لە بەهای دراوی عێراقیە بابەتێکی نوێ نییە بەڵام ئەوەی نوێیە بەلای دراوی عێراقی و شەقامی عێراقی و بارودۆخی دارایی لە عێراقاوەیەکە لە کاتێکی نەگونجاوە بووە بە بڕێکی زیاتریش بووە لەوەی کە پێویست و بکرایە
بۆیە نامۆیەکەی لەوایە ئەگینا بە پێچەوانەوە ڕاوەستان و جێگیربوونی بەهای دیناری عێراقی لە ڕابردووە بە تایبەتی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە پاڵپشتی بانکی ناوەندی عێراق و بە پلان بووە. ئێستا ئەوەی کە دەکرێت بابەتێکی نامۆیە بەلای عێراقیەکانەوە بەڵام لە کۆی سیستەمی دارایی لە جیهانە نامۆ نییە. بۆ نمونە چینیەکان بەردەوام ساڵانە وا بڵین 2 ساڵ جارێک 3 ساڵ جارێک بەهای درای خۆیاندا بەزێنن بۆ ئەوەی کەلوپەل و شمەکی زیاتر بخەنە بازاڕەکانی ئەمریکاوە. ئەوەی کە ئێستا لە عێراق ڕۆدا ئەوەیە کە دوو مەبەستە. مەبەستی یەکەمیان لە حقیقەتە پڕکردنەوەی کورتێنانی داراییە، مەبەستی دووەمیشان با بڵین مەبەستێکی مامناوەند یاخود درێژخایەنیشە بۆی ئابووری عێراق یاخود بازاڕی عێراق لەو هێرشە بێویژدانیەی با بڵین لە بواری بازرگانیە کرێتە سەر بازاڕی عێراق بۆ سێنرێ یاخود کەم بکرێتەوە بەلای کەمەوە. بە قەنەعەتی من ئەگەر وەکو ئابوورەنەسێ پرسیارم لێ بکەی هەنگاوەکە هەنگاوێکی ئابووریانەی سڕفە ژیرانەیە، بەڵام ئەگەر وەک هاوڵاتیە گۆنگ موچەخۆرێک پرسیارم لێ بکەی ئەڵێم بەڵێ هەڵاوسان ڕۆدا کەلوپەل شمک یاخود باوڵێن نرخی شمک و کەلوپەلەکان بەرزە بنەوە و من وەکو هاوڵاتیە وەکو موچەخۆرێک لە ماوەی مامناوەندا بەلای کەمەوە زەرمەند دەبم زیانم بەرەکەوێ، بەڵام بە شێوەیەکی گشتی هەنگاوەکە هەنگاوێکی ئابووریانی سڕفە ژیرانەیە لەسەر ئاستی ئابووری ئەگەر قسەی لەسەر بکەیت. زیاتر هەڵاوسانی نرخ بەرزە بێتەوە. هەڵاوسانێک جۆرێک لە هەڵاوسان دروستەکە بە ڕێژەیەکی دیاریکرا و تا ئێستش نازانرێ، ڕەنگە لە ماوەی داهاتوە چەند مانگی داهاتوە کاتێک بودجەی عێراق پەسە نەکرێ و یاساکە بە یەکجاری جێگەی خۆی ئەگرێ، چونکە تا ئێستش جێگیر نەبووە. شەقامی عێراقی ئەگەر تەماشای نرخی دراو بکەی بە تایبەتی بەهای دینار بەرامبەر بە دۆلار هێشتا جێگیر نییە، نەچێتە ئەو ڕێژەیە کە بانقی ناوەندی داینەوە. براکەم